ئێرە ڕادیۆی دەنجیکەلە. ئەم کاتتان باش بیسەرانی هێژار لا ناوەندی هەواڵەکانی ڕادیۆ دەنگی گەل بە یارمەتیا و کارانم گەشتی هەواڵەکانی ئەمڕۆ سێشەمبە 26 نۆڤەمبەری 2024 تان پێشکەش دەکەین. لە ئەرجەنتینەوە پشتیوانی بۆ هەڵمەتی ئازادی ڕێبەر ئۆجەلان ڕاگەیاندرا لە کۆنگرەی پێکهاتەی بیر حەقیقەت و دادپەروەریدا کە لە کۆتایی هەفتەدا لە بۆینەس ئایرس ئەنجامدرا داگیرکاریەکانی سەر کوردستان شەرمەزار کران و داوای ئازادی ڕێبەر ئۆجەلان کرا. بەشداربووان دەستنیشانیان کرد بۆ چارەسەری پرسەکانی کورد و ئازادی ڕێبەر ئۆجەلان پێویستە هەوڵی زیاتر بدرێت. جیاماژەی لا سیانزەی تەشرینی دوومەوە هەڵمەتی ئازادی بۆ بەڕێز ئۆجەلان چارەسەری بۆ پرسی کورد لە بۆینەس ئایرسی پایتەختی ئەرجەنتین بە بەشداربوونێکی بەهێزەوە بەردەوامە و لە 18 وڵاتی ئەمریکای لاتینەوە زیاتر لە 400 ڕێخستن بەشداریان لە هەڵمەتەکەدا کردووە. لە کۆتایی هەفتەدا کۆنگرەی پێکهاتەی بیر حەقیقەت و دادپەروەری لە بۆینەس ئایرس ئەنجامدرا کە زیاتر لە 100 ڕێکخراوی لە خۆدا کۆ کردوێتەوە و پارتی سیاسی و ڕێکخراوەکانی مافی مرۆڤیشی تێدایە. ئەم کۆنگرە لە ساڵی 1996 دا دامەزراوە بۆ ئەوەی قەرکاریەکانی سەردەمی دیکتاتۆرەکان لە بیر نەکرێن و بکەرانی دادگایی بکرێن. ڕای هاوبەشی کۆنگرەکە شەرمەزارکردنی شەڕان نەگریسەکان بوو کە لە دژی گەلی کورد بەڕێوە دەبرێت. هەروەها داوای ئازادکردنی ڕێبەر ئۆجەلان دەکەن. جێ ئاماژەیە ئەم ڕا هاوبەشانە لە ئەنجامنامەی کۆنگرەکەدا ڕاگەیاندراون. پۆلیس هێرشی کردە سەر ڕێپێوانی ژنانی ئەستەمبۆڵ و 150 ژن دەست بەسەر کراون. ژنان بە بێگوێدان بە گەمارۆی پۆلیس توندوتیژی پیاو دەوڵەتیان لە ئەستەمبۆڵ شەرمەزار کرد و پۆلیسی تورک هێرشی کردە سەر ڕێپێوانی ئەو ژنانەی کە دروشمی ژنجیان ئازادیان بەرز کردبووە و داوای ئازادکردنی هاوڕێ دەست بەسەرکراوەکانیان دەکرد و لە ناویاندا 150 ژنیان دەست بەسەر کرد. سەرڕای هەموو ئاستەنگەکان ژنان دووپاتیان کردەوە ڕێگە با توندتیژی پیاو دەوڵەت نادەن. با پێشەنگایەتی پلاتفۆرمی ژنانی دیجلا داکاپ و پێکاتەکانی تۆڕی بەرەنگاربوونەوەی توندتیژی ئامەد لە چوارچێوەی 25 تەشرینی دووەم ڕۆژی بەرەنگاربوونەوەی توندتیژی دژی ژنان هەریەکە لە چیدەم گلیکچون ئۆجار هاوسەرۆکی دەپە و گوڵتان کشاناک و ئایلا ئاکات ئاتا سیاسەتمەدارانی کورد و پەرلەمانتار و هاوسەرۆکانی شارەوانی و هەزاران ژر گربوونەوە و ڕێپێوانیان لە ئامەد ئەنجامدا. لە ڕێپێوانەکەدا وێنەی ژنە کوژراوەکان و پانکارتی دژی توندتیژی پیاو دەوڵەت ژنجیان ئازادی بەرزکرایەوە. وتەبێژی ئەنجومەنی ژنانی دەم پارتی ئامەد ڕاگەیاندراوێکی بە ناونیشانی بۆ ئازادی ژن و ئاشتی کۆمەڵایەتی ژنجیان ئازادی خوێندەوە و وتی توندتیژی پیاو تەنها لە کاری تاکە کەسی سنووردار نییە بە سیاسەتی دەوڵەت و سزانەدان و سەپاندنی ئایدۆلۆژیای باوکسالاری ئەم تاوانانە ڕەوایەتیان پێدەدرێت و ڕێک دەخرێن. هەروەها وتەبێژی ئەنجومەنی ژنانی دەم پارتی ئامەد تیشکی قسە سەر چەوسانەوەی ژنان لە کوردستان و تورکیا و ئەفغانستان و ئێران و وتیچی لە بەرامبەر ڕژیمە پاشفەرۆکاندا تێکۆشانی ژنان تا دێت مەزنتر دەبێت و لا کۆتاییشدا جەختی کردەوە. لێرەوە دووپاتی دەکەینەوە تاریکی دەڕەوێنینەوە و ژن و ئازادی دەپارێزین. بەرخۆدانی جەنگاوەرانی ئاخینموشی بزوتنەوەی شۆڕشگێڕی یەکگرتووی ژنان کە بەدەهە و هەروەها یەکێتی گەنجانی وڵاتپارێزی کوردستان یەجەوەکە لا دژی فاشیستانی ئاکەپا مەهاپە بەردەوامە و لەبارەی ئەنجامدانی چالاکیەکانیان هەریەکە ڕاگەیاندراویان بڵاو کردەوە. لە ڕاگەیاندراوی کە بەدەهادا هاتووە جەنگاوەرانی ئاخینموشی سەر بە بزوتنەوەکەمان لە 21 تەشرینی دووەم لە ناوچەی عوسمان غازی بورسا کارگەیەکی بەرهەمهێنانی موبیلیاتیان سوتاندووە و هەروەها لە 23 تەشرینی دووەم لە هەمان ناوچە پاسێک سوتێنراوە کە هیچ سەرنشینێکی تێدا نەبووە. هەروەها لە ڕاگەیاندراوی یەجەوەکەدا هاتووە دوای ئەوەی لە
شەوی 24 تەشرینی دووەم یەکینەکانمان ویستیان جەژنی ژیانەوە وەک بەشێک لە هەڵمەتی با بە تێکۆشان لەگەڵ ڕێبەر ئۆجەلان یەک بگرین و ئازادی بکەین پیرۆز بکەن و ڕێپێوان ئەنجام بدەن بەڵام پۆلیس هێرشی کردە سەر چالاکیەکە و یەجەوەکە ئاماژەی بەوەش کردووە گەنجانی یەجەوەکە با فیشەکی هاوایی و تەقەمەنی وەڵامی هێرشی پۆلیسیان داوەتەوە. با پێشنگایەتی ڕێکخراوەکانی ژنان لە شارەکانی حەسەکە و قامیشلو و گەرکی لەگێ و ڕەقە و تەبقەی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا بە بۆنەی 25 تەشرینی دووم ڕێپێوانی جەماوەری ئەنجام درراوە. با پێشنگایەتی ئەنجومەنی کۆمەڵی ژنانی جنوبیای کانتۆنی ڕەقا سەدانژن ڕێپێوانیان کردو هەروەها ڕاگەیاندراویان خوێندەوە و دووپاتیان کردەوە با فەلسەفەی ژنجیان ئازادی خۆت بپارێزە کە دروشمی چالەکیەکانی بەرەنگاربوونەوەی تونند و تیژە تەنیا دروشمێکی ئاسایی نییە و ئاماژە بەوەکرا ئەم دروشمە بۆ بەدەستهێنانی مافەکانی تەواوی ژنانە. هەروەها جەختیان کردەوە ژنان لە باکوور و ڕۆژهەڵاتی سووریا هێز و ئیرادەی خۆیان لە فکر و فەلسەفەی ڕێبەر ئۆجەلانەوە وەردەگرن. ئەنجومەنی کۆمەڵی ژنانی جنوبیا لە تەبقە ڕێپێوانێکیان ئەنجامدا و سڵاویان لە بەرخۆدانی ژنانی جیهان کرد و ڕایەنگەیان چالاکیەکانیان بەردەوام دەبێت تا کۆتایی هاتنی ستەم و بەدیهاتنی دادپەروەری بۆ تەواوی ژنان. هەروەها با پێشنگایەتی کۆنگرەی ستار هەزاران ژن و پیاو لە حەسەکە ڕێپێوانیان ئەنجامدا و نوێنەری پارتوڕێکخرا و ئەنجومەن و دامەزراوەکان لە ڕێپێوانەکەدا بەشدار بوون. بەڕێوەبەری کۆنگرەی ستار ڕایگەیان فەلسەفەی ژنجیان ئازادی بووە ناوەندی تێکۆشانی ڕزگاری لە باکوور و ڕۆژهەڵاتی سووریا. هەروەها لە کۆنگرەی ستار بۆ هەمان مەبەست لە گرکێ لەگێ ڕێپێوانی ئەنجامدا و بە ناوی کۆنگرەی ستار و پەیەدا چەند وتەیەک پێشکەش کرا و ئەو ژنانە بەبیرهێنرانەوە کە لە تێکۆشانی ئازادی گیانیان بەخت کردووە و چالاکیەکان با دروشمی ژنجیان ئازادی کۆتایی پێهات. لەلایەکی تریشەوە لە شاری قامیشلو سەدان ژن و پیا و ڕێپێوانیان کردو ئەندامی پارتوڕێکخرا و دامەزراوەکانیش بەشدار بووی ڕێپێوانەکە بوون و بەناو کۆنگرەی ستارەوە ڕایانگەیان بە ڕێکخستن و تێکۆشانی هاوبەشی ژنان کۆتایی بە توندتیژی دێنین. هەرە ڕایگەیان هێزەکانمان لە هێڵەکانی عەزاز و شەرای سەر بە ئافرینی داگیرکرا و لە دژی چەتەکانی دەوڵەتی داگیرکەری تورک چالاکیان ئەنجامدا و بەهۆیەوە دەداگیرکەر کوژران و هەشتی دیکەش بریندار کراون. هەروە ئۆتۆمۆبیلێکی دۆشکە هەڵگرت تێکشکێنرا. هێزەکانی ڕزگاری ئافرین هەرە لە ڕاگەیاندراوێکدا ئاماری چالاکیەکانی لە دژی داگیرکەران لە سنووری ئافرینی داگیرکراویان بڵاو کردەوە و درایەنگان لە 22 تەشرینی دووەم لەسەر هێڵی عەزاز هێزەکانمان چالاکی نیشانشکێنیان لا دژی چەتەکانی سەربا دەوڵەتی تورک ئەنجام داوە و بەهۆیەوە داگیرکەرێک کوژرا و دوای ئەوەی کات داگیرکەران ویستیان تەرمی کوژراوەکەیان هەڵگرنەوە هێزەکانمان چەتەیەکی دیکەشیان کوشتووە. ئاماژە بەوەش کراوە لە 23 تەشرینی دووەم لە هێڵی شەڕا بە چالاکیەکی نیشانەشکێنی داگیرکەرێک کوژراوە. هەر لە ڕاگەیاندراوەکەدا باس لەوەش کراوە لە 23 تەشرینی دووەم لە هێڵی عەزاز هێزەکانمان چالاکی سەرداگرتنیان لە چەند قۆڵێکەوە ئەنجامدا و بەهۆیەوە 7 داگیرکەر کوژران و 8 داگیرکەری دیکەش بریندارکران. کاتێکیشی داگیرکەران ویستیان کوژرا و بریندارەکان هەڵبگرنەوە هێزەکانمان چالاکیان لە دژی ئەو ئۆتۆمۆبیلە کە دۆشکەی لەسەر بوو ئەنجامدا و بەهۆیەوە ئۆتۆمۆبیلەکە تێکشکێنرا بەڵام ئاماری کوژرا و بریندارەکان لە ئێستادا لە بەردەست نییە. دوای تەواوبوونی پشوەکان بڕیارە پەرلەمانی عێراق ئەمڕۆ لەبارەی 5 پرۆژە یاسا و خوێندنەوە بۆ چەند یاسایەک کۆ ببێتەوە کە گرنگترینیان هەموارکردنەوەی بودجەی 3 ساڵەیە بۆ ساڵی 2025. بەشی ڕاگەاندنی پەرلەمانی عێراق سەبارەت بە ناوەڕۆکی کارنامەی دانیشتنی ئەمڕۆی پەرلەمانی عێراق ڕایگەیاند پەرلەمانی عێراق لەبارەی 5 پرۆژە یاسا و خوێندنەوە بۆ چەند یاسایەک کۆ بێتەوە لەوانە دەنگدان لەسەر پەسەندکردنی یاسای ڕێککەوتنی گواستنەوەی ئاسمانی نێوان عێراق و رووسیا و هەروە خوێندنەوەی یەکەم بۆ هەمواری یاسای فڕۆکەوانی مەدەنی و گفتوگۆش لەسەر هەمواری یاسای بەرگری شارستانی دەکرێت. هەر لە کۆبوونەوەکەی ئەمڕۆدا خوێندنەوەی یەکەم بۆ هەموارکردنەوەی بودجەی 3 ساڵە دەکرێت.
جێیانماژەیە دوای نزیکەی ساڵێک لە بەڕێوەبردننی دانیشتەکانی پەرلەمان لەلایەن موحسێن مەندەلاوی سەرۆکی بە وەکالەتەوە ڕۆژی سێشەمبەی ئەم هەفتەیە یەکەم دانیشتنی پەرلەمان بە سەرۆکایەتی مەحموود مەشهەدانی وەک سەرۆکی پەرلەمان بەڕێوە دەچێت. با پێی زانیاریەکان لە ڕۆژهەڵاتی کوردستان فریدون سوڵتانی هاوڵاتی خەڵکی تکاب بۆ گرتوخانەی ئیدارەی ئیتلاعاتی ڕژێمی ئێران لە ورمێ گوازرایەوە و بڕیاری دەستبەسەری ناوبراو بۆ ماوەی مانگێک نوێکرایەت کراوەتەوە. فریدون سوڵتانی پێشووتر پاش بانکهێشتی بۆ ئیدارەی ئیتلاعاتی ڕژێمی ئێران لە شاری تکاب دەستبەسەر و بۆ شوێنێکی نادیار گوازرایە بووەوە. لە لایەکی تریشەوە حکومی ئێعدامی فەریبا مەلەکی شیراوەند هاوڵاتی خەڵکی چەگنی لۆرستان کا پێشووتر لەلایەن سیستەمی قەزاییەوە بە تۆمەتی کوشتنی بە ئەنقەست بۆی دەرکرابوو لە زیندانی پارسیلۆنی ڕژێمی ئێران لە خوڕەماوە جێبەجێکراوە. تا ئێستا جێبەجێکردنی حکومی ئەم هاوڵاتی لەلایەن کاربەدەستانی قەزایی و ڕاگەیاندراوەکانی نزیک لە هێزی قەزاییەوە ڕووماڵ نەکراوە. هەر لە ڕۆژهەڵاتی کوردستان ئەرسەلان دیوارگەر هاوڵاتی شاری دیواندەڕە و دانیشتووی سنە لەلایەن دەستگای دادوەری کۆماری ئیسلامی ئێرانەوە بە 36 مانگ بەندی تعزیری سزا درراوە. بە پێی زانیاریەکان دیوارگەر لەلایەن لقی یەکی دادگای شۆڕشی سنەوە بە تۆمەتی سیخوڕی بە 36 مانگ بەندی تعزیری سزا درراوە. لاژێر ناونیشانی خەبات و تێکۆشانی ژنان لە باشوور و ڕۆژهەڵاتی کوردستان هاوکارانمان دۆسیەیەکیان ئامادە کردووە با گوێی لێ بگرین و بەم جۆرە دەگەینە کۆتایی گەشتی هەواڵەکانی ئەمڕۆمان بمێنن لە خێر و خۆشیدا بۆ پاراستن و هەبوون. لە بەشی یەکەمی ئەم زنجیرە راپۆرتەدا باسمان لە خەبات و تێکۆشانی ژنان کرد لە ژێرفکر و ڕامانی ڕێبەر ئاپۆدا لە باشوور و ڕۆژهەڵاتی کوردستان. لەم راپۆرتەدا بە شێوەیەکی گشتی باز لە تێکۆشانی ژنان دەکەین لە هەمان ناوچەی کوردستاندا لە دوای سەدەی 20ەوە. ژنان لە پاڵ ئەرکی دایکایەتی و پەروەردەکردنی ڕۆڵەکانیان لەگەڵ تێکۆشان بۆ دەستخستنی مافەکانی خۆیان. ژنانی کورد هەرگیز نیشتیمان و خاکەکەیان پشتگوێ نەخستووە و بەردەوام بەشدار بوون لە خەبات و تێکۆشانی ئازادی خوازانەی نەتەوەکەمان دشت بە داگیرکاری و هێڵی خیانەت. کوردستان یەکێکە لەو وڵاتانەی کە ژن تێیدا سوپای سربەخۆی دامەزراندووە. بەرپرسیارەتیە باڵاکانی سوپا لە ئەستۆ دەگرن و لەبەرەی پێشەوەی شەڕەکاندا چالاکانە بەشدار دەبن و فەرماندەیی دەکەن. لە چوارپاشەی کوردستان هێزەکانی یەژاستار یەپەژا هەپەژا یەژەشە و یەپەسە ژن و فۆجی ژنانی پێشمەرگە هێزەکانی پاراستنی ژنان دامەزراون. لە جیهاندا بەشداری ژنان لە ناو سوپاکان نوێ نییە ماونەتەوە و نەتواندراوە هێزی سربەخۆی ژنان دروست بکرێت تا بتوانێت بەرگری ڕاستەقینەی جەوهەری ژنان بێت. لەو ناوچانەی هێزەکانی پاراستنی ژنانی تێدا باڵادەستن ڕێژەی کوشتن و خۆکوشتنی ژنان و تندوتیژی دژی ژنان کەمترە. هاوکات عەقڵەتی پیاوسالاری دەوڵەت تێپەڕێنرا و چووەتە قۆناغێکی نوێوە وەک چۆن لە ڕۆژ ئاوا و شەنگال و قەندیل ڕێژەی تندوتیژی دژی ژنان بە بەراورد بە ناوچەکانی دیکە کەمترە. بۆیە کوردستان تاکە جێگەیە کە ژنە گەریلە و جەنگاوەر و پێشمەرگەکان تێیدا ڕێک دەخەن و شەڕ دەکەن. ئەمەش میراسێکی گرنگە بۆ ژنان چونکە کاریگەری ڕاستەوخۆی لەسەر هۆشیاری تاک و کۆمەڵگا دروست دەکات. هاوکات دەبێتە وەڵامدەرەوەی ڕاستەوخۆی عەقڵەتی پیاوسالاری و دەوڵەت و تندوتیژەکان دژ بە ژنان.